لێکێک لە یاریەکانی هەفتەی حوتەمی خولی ئەستێرەکانی عێراق زاخۆی سوورپۆش لەسەر یاریگەی نێو دەوڵەتەکەی پێشوازی لە نەورۆزی شاری بابان و سپی پۆش کرد. یوسف سعیدی ناوبژوانی کورد یاریەکەی بەڕێوە برد. زاخۆ هەر لە سەرەتاوە مەترسیدار دەرکەوت. سانتۆسی بەرازیلی هەڕەشەی لە گۆڵی نەورۆزی میوان کرد. نەورۆز بەم لێدانە جوانەی ئیسماعیل ئەحمەدی لاو وەڵامی زاخۆی میوانداری دایەوە. ستون بووە بربەستی سەرەکی. هەردوو تیپ بە ئاستێکی مامناوەند و لەیەکەوە نزیک دەرکەوتن. ئەمە دوا دەرفەتی نیوە یەکەم بوو. یارزەنان بەبێ تۆمارکردنی گۆڵ گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لا نیوەی دووە بوو دوای تێپەڕبوونی کەمتر لە دوو خولەک لە ئەنجامی هەڵەی بەرگریکارانی نەورۆز زاخۆ لە ڕێگای گۆستافۆ هینریکی بەرازیلی بە گۆڵی یەکەم پێشکەوت. زاخۆ لە ڕێگای یاریزانە بەرازیلەکانی بەردەوام مەترسیدار دەردەکەوت. سانتۆس تۆپەکەی ڕێگای ستونی گرت و گۆستاڤۆش تۆپەکەی دوور خرایەوە. وەڵامی نەورۆز بەم لێدانە ڕاستەوخۆی شوانە مەحموود بوو. عەلی کاظمی گۆڵپارێز ئامادە بوو بۆی. ئەم دەرفەتەش بۆ نەورۆز یەکجار مەترسیدار بوو. مۆیسسی بەرازیلی خۆی بۆ کردە قوربانی. زاخۆ جگە لە بەرگریەکی پتە و لە یاریەکە جارجارە مەترسیشی دەخستە سەر گۆڵی میوانەکەی. دوجار کوڕانی خابوور بەو تاکە گۆڵەی تۆماریان کرد لە یاریەکە سەرکەوتوو بوون. بەم شێوەیە زاخۆ دووەم سەرکەوتنی بەدوایەکی نووسیەوە و بانۆ خاڵ و بەکاتی هاتە خانەی هەشتەمی ڕیزبەندی. یانەی نەورۆزیش سەرکەوتنەکانی وەستێنران و با دەخاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی شەشەم. لە هەفتەی هەشتەم هەردوو تیپ هەینی یاریان هەیە. زاخۆ دەبێتە میوانی شوڕتە و نەورۆزیش لە سلێمانی پێشوازی لە کارەبا دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.